مجار گرم بحوتنا و پینگاوی از گل دکتر حسن احمد مصطفى و کلار سیاسی کودت گل مدام تزیب حسکم دکتر تو گل بخیرت زور سپاس ممنون دستان خوش به وکشاندنش ترکیه وش سنور اب طیبتی جدا کو مترسی چینه بد مرم و پککی چه به پینگاوی و دی برفکی و وکشان خوی پروسکا زور آلوز بو اما لیاد معنی که لآیاری 2025 پرۆسەکە ڕاگەیەندرا هاوشێوەی بارانێک چۆن بە شێوەیەکی سەرتاسەری لە وڵاتێک دادەکات دەنگ و باسەکان هەواڵە خۆشەکان یا تەحلیلەکان بەو شێوەیە دابارین گوایە پرۆسەیەکی ئاشتی سەرتاسەری هەیە و چەکدا ئەندرێ کۆمەڵگای تورکیا باشتر یەک دەگرێتەوە و کۆمەڵێک شتی نوێ ڕوخساری نوێ دێنە ئاراوە ئەوەی ئێمە بینیمان پێچەوانەکەی دەرچوو کە دوو گرفتی گەورە لەم پرۆسەیەدا هەیە گرفتێکیان ئەوەیە کە تورکیا بە تایبەتی پارتی دەسەڵاتدار دەیەوێت بێ ئەوەی سازش بکاو شتێک بەدەستەوە بدات جێگیری بەدەست بێنێ بە ئامانجەکەی بگات خۆپۆندنێک سیاسیڤە هێشتا فراوانتریش نەرمتر لەگەڵ بە سەبرتر لەگەڵی بڕوە بەڵام سازشێکی جددی نەکا شتێک بەدەستەوە نەدا پەکێکەش بە هەمان شێوە شەرعیەتێکی ئەخلاقی بەدەست بێنێ یا ڕسمیەتێک بەدەست بێنێ ناسانێکی کەلتوری لەو چوارچێوەی کە تێیدا گۆشەگیر کراوە دەربازی بێ ئەوەی کە ئەویش بە هەمان شێوە چەکەکەی بەدەستەوە بدا کەواتە دوو هێز لە جۆرێک لە خەباتێکی نوێی تاکتیکی دابوو نەستراتیجی ئەم پرۆسەی لەم ڕۆژدا دەیبینین و من نازانم خەڵکی تر چۆن تەحلیلی دەکا دوای ئێمە چۆن تەحلیلی دەکەن و ئەوانە لە ڕاستیدا نەتیجەی پێشکەوتنی پرۆسە ئاشتیەکە نییە بۆ تیمارکردنی ئەوەی کە خەریک بوو یەکجاری بڕوخێ ئەم هنگاوەیاننا هەموو ئاشتیەک باشە هەموو دیالۆگێک باشە هەموو هنگاوێک لە شەڕ باشترە بەڵکو ڕۆژێک لە ڕۆژان تورکیا سازشێک بکا و ناوی کورد بە دروستی بێنێ و قبوڵی بکا کە ئەو کاتە دەتوانین بڵێین دەوڵەتانی دیکەی کە کوردیان بەسەردا دابەشکراوە باشتر دەتوانین هاوکاری بکەن بەڵام هەتا ئێستا ئەمە بە دیقەتەوە دەڵێم بۆ ئەوەی کە ئەوانەی گوێمان لێدەگرن لە سەرمان حیساب بکەن هەتا ئێستا لە یەک ساڵی ڕابردوودا هیچ هنگاوێکی سیاسی ئابووری کەلتوری پەرلەمانی بۆ پرۆسەی ئاشتی لەلایەن تورکیاوە نەهاوێژراوە نقطە بەس دکتۆر هەڵڤێری مەسەن ڕەنگە ئەوێت پشتگیری و دەوڵەتێژیتکنی وژە حتا دەوڵەت خۆشی بێژێتی خۆ پرۆسەیەکە شەڕ ئۆپەراسیۆنە 45 ساڵە بەردەوام کرد ناچێ بە تۆسازی پرۆسەیەتی یاسایی بێنە هاوێتن مەبەسەم پێنگاوێن یاسایین دەستوریە یعنی دوێ فترێدا بوونمونە 15-16 جەلسێت پەرلەمانی هەبینێن وێ لیژنێ هاتیە پێکینەوە گوهداریکردن هەبیە ئەو نرخاندناوێ چۆیل دەفتە ئەوە بەس گوێگرتن بووە یان دەرەنجامێکی باش دەبێت وەڵاو زانم وەڵامەکەی لای جەنابەتەیە چکات جوابیشت دایەوە تەنها گوێگرتن بووە 51 ئەندامن کۆمیسیۆنێکیان پێک هێناوە کۆمیسیۆنەکە پێکهێنانەکەی باشە چەند جەلسەیەک لەسەرەوە بوو ناوی چ بێت بەڵام لێرەدا ناچارم کە وەک دەڵێ بکەومە وەکو تورکەکە دەڵن قارشی بەڕێزت کە بێشک ئێستا شەڕ ئۆپەراسیۆن هەیە یعنی ناکرێت تۆ بیت لە تورکیا داوای ئاشتی لەگەڵ کورد بکەی بەڵام لە هەمان کاتدا لە سووریا لەگەڵی لە جەنگ و پشتی شەرع و ناکرێت تۆ لە بادینان ئۆپەراسیۆن بکەی و کۆمەڵێک شتی دیکە و هەتا ئێستاش ئەم شتانە هەیە و تا ئێستاش هەڕەشەی هێرشی چەکداری هەیە یعنی لێرەدا ئەوەی کە پارادۆکسیکاڵە شەڕ و ئاشتی بەیەکەوە بەڕێوە دەچن گوتاری ئینکار و گوتاری ئەوەی کە لەوانەیە پێقبولکردنێکە بێ بەیەکەوە بەڕێوە دەچن لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە داڕشنەوەی تورکیا بەچی تورکایە خۆ کەس گلەی لەوەی نییە جوگرافیاکەی چەندە دراوسەیەکی باشە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان مەمنونی پەیوەندی خۆمان بووین لەگەڵ ئەو دەوڵەتە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی زۆر شتەوە لە ڕووی سنوورەوە کونسڵگەری لێرەیە ڤیزەیە لەگەڵ عێراق لەگەڵ ئەوە وەنیە پارتی دموکرات پەیوەندی باشی لە حکومەتی هێرم پەیوەندی باشیان ئێمە کەس کێشەی لەگەڵ تورکیا نیە لەگەڵ جوگرافیاکەی کەس کێشەی لەگەڵ پارتی دادوگەشە پێ کێشە لەگەڵ دەستورێکە کە تورکیشی خنکاندووە لەگەڵ مادەکانی دەستوردایە ئەم دەستورە ئێسکە پەیکەرێکی داناوە تۆ چی پێوە بخەی مرۆڤ دەرناچێت
نەک ئێمەوا دەڵێین لە هەرێمی کوردستان کوردی تورکیاش لەوێ وا دەڵێ خودی ڕەجەب تەیب ئەردۆغانیش دەڵێت دەستورێکی فاشستی دوازەی ئەلولی هێشتایە هەتا ئەم دەستورە نەگۆڕدرێ ئەم پرۆسانە هەمووی پرۆسەی تاکتیکیە ئەوەی من دەمەوێت بیگەێنم چییە ئەوان خەباتێک دەکەن بۆ خۆیان زۆر بۆتە خەباتێکی مخابراتی و سیاست و ئۆین و لە مەساری پرۆسەی ئاشتی ئەوەی هەموو ئومێدمان پێکرد دەرچووە بۆ تەشتێکی تاکتیکی لە نێو خۆیاندا باش ئەمادەم هیچ شیڤیەک نینە پێنگاف نەهاتی نەهاوێتن ئاسیایی دەستوری ژالیە دەوڵەتیڤە بۆچی پەکەکەی و مەجبورە پێنگاوێت سۆیت نەرم پاڤژت یعنی دەمەکی دە هەمی گاوە بەرپرسێ توێ بخۆژی وێ دەم پارتیژیت گوتن وێت زی پێنگاوێت یاسای بێنەهاوێتن و ئەڤرکە ئەف بڕیارەجی هاتەدەن پەکەکە لە ساڵی 1998ەوە بەڕسمی خۆی ڕایگەیان کۆنفرانسی بۆ کرد لە زاب کەوتە تەقانمەیەکی سەربازی بنبەستی سەربازی یعنی مەسلەی بنبەستی سەربازی و لە بەرامبەر کوشتنی سەربازێکی تورک بە قوربانیکردنی چەندین گەریلا بابەتێکی قوڵی تیۆری سیاسی پراکتیکی تەحسین و تەعبی ئەی سەربازیە ئەوە نییە من وەک هەواڵێک یان وەکو بابەتێکی لاوەکی لە شوێنێک بێنم نا بەنسبەت پەکەکە وای کرد کە دینامیکێتە چەکداریەکەی لەوێ دەرچی بۆ هەرێمی کوردستان هەتا بەشێک لەوەی هەرێمی کوردستان لە ناچاری بوو بەشێکی تاکتیک بوو بۆ ئەوەی گوایە تورکیا لاوازی دەرکەوێت کە بە دوو دەکەوێت لە لاوازیەکەی بدەن بەڵام تورکیا لە ساڵی 2010 لێرەش بنکەی سەربازەی هەمیشەی دامەزراند کەواتە پەکەکە کاتێک دەڵێت لە باکووری کوردستان دەردەچم لەوێ هەر نەبووە هەر دەرچووە بەڵام کارێکی عەقڵانە دەکا ئێستا سپەینی دەیکاتە منەت دەڵێ لە بێگوێرەی پرۆسەی ئاشتی دەرچوو تقریبا تووشی وەکی ئاخفنا ئۆپۆزیسیۆنت بیژی ئەوە شووەکە نمایش شۆکە بەڵێ شۆوێکە بەڵام عەقڵانەیە کاتێک پەکێکە دەڵێ من پەکەکە هەڵدەوەشێنم لە هەمان کاتدا کەجەکەی هەیە کارێکی عەقڵانەیە چکە 100 ساڵیکە 200 ساڵیکە ئەم جیلانیان هەموو تەواو دەبێ فریاناکەون ئەگەر ڕۆژانە خەریک بن لەو یاسایانەی کە پەکەکەی بە تیرۆریست ناساندووە لە ئەڵمانیا و بەلجیکا و ئەمریکا و تورکیا و وڵاتانی دیکەی ئەوروپای شەرقی و غەربی پەکەکە لەو هەموو تۆڕ و داوانەی پێوەی گیر بووە ڕزگاری بکەن کە بەجارێک ئەمەیان لە کۆڵ بێتەوە هیچ شیتیا لە دەست نادەن پەکەکە بە ناوی کەجەکە لە جێی خۆیەتی چ زەرەریان کردووە کەواتە ئەوانیش بە عەقڵانە لە دووی دەچن لە تەجریدەوە ئۆجەلان نانی کەم دەنگ و باسی دەردەچێت بەڵام هەر بۆ معلوماتی جەناب و 24 یەک مانگ بوو ئۆجەلان وەکو پێش پرۆسەی چارەسەری مامەڵی توندی لەگەڵ دەکرا و هەموو دەرگاکانی لەسەر قەپات کرابوونەوە واتە پرۆسەی ئاشتی کاتێک گەرم دەبێ کە تورکیا دەزانێ هەیمەنە ناوچەیی و ئیقلیمیەکەی لە بەردەم جۆرێک لە هەڕەشەیە کە دەزانێ هەڕەشە نەما تون دەبێتەوە بەڕاستی بەس ئێستا مەجای خەباتی چەکداری بۆ پەکەکە نا بۆ تورکیاش نەماوە ئیسرائیل شەو ڕۆژ دوعا دەکات تورکیا بکەوێتە شەڕێکی چەکداری لەگەڵ کورد لە سووریا بۆی بەتەڵەکەیەوە بکاو خۆی لە ئیحراجەتی غەزە دەرباسکا و فەرتەنەیەک لەلایەکی تر و لە هەرێمی کوردستانیش بۆی ئاسان نییە هێزەکان وەک جاران لە شەرق لەوسەد بستنە سەر کورد هێزێکی دیکە هەیە ئەو هاتنە سەرە ئیسفادە لێ دەکا لێیان دەدا حتا چڕۆدە vêcorîjî dê te bikaranîn wekî kar tekil beramberî hesedêt nava Sûriye û Rojavayê Kurdistanê çinkî lêk nizîk bînek hebît heftiya darbazbûyî de lê dihî şeropev çûneka dijwar gel eşayirê bi taybetî jê erebet nava hesedê de hebî bi taybetî jî şemera vê carê Tirkî dişit vê kartê serkeftiyaran bikarbînin beramberî PKK û hesedê هێشتا زوویە تورکیا دەست لەم کارتە بەربدە هەر بەکاری دێنێ لە بەروی یعنی هەتا ئێستا بەکاریشی نهێناوە هێشتا بەکاردێنێت ئەو کارتانە بەردەوام بەکاردێنێ بەس لەمە دوا پتریش بەکاردێنێ و هێرشی بۆ سەر هەسەدە بەردەوام دەبێ 650 کیلۆمەتر لە 500 ساڵی ڕابردووە 500 بڵێ بۆ 600 دەچێت کە تورکیا بەم دیوەیدا بە سنوورێکی کراوەدا ڕوانیوە کورد گرتوویەتی ئەوان نیان بە ئاشتی لەگەڵ کورد ئەو سنوورە بکەنەوە دەیانەوێت بە شەڕ بکەنەوە ئەمەش زۆر ئاسان نییە بۆ چۆنە بە ئاسان نییە ڕێگا بە ئۆپەراسیۆنێکی هاوشێوەی 2019دا لە کاتێکدا خۆی ناتانیە هۆڕادەگرێت دەڵێ بە هیچ شێوەیەک حرەکەیەک بەرامبەر حەماس نەکەیە گەر جەنازەکانیشتان تەسلیم نەکا بە ئاشتی لیان وەرەگرم کەواتە ئاسان نییە بەمڕۆ بۆیە دەبێت بە شێوەی دیالۆگ بێ بە شێوەی شەڕ بێ بە شێوەی ئەوە بێ دەزانی با من یەکشتت بە جەنابەت بڵێم هاتنە سەر میلەتی کورد زۆر ئینتیحارە لە هەموو پارچەکانی کوردستان دەبێت زۆر وریابن کورد ڕاستە دەوڵەتی نییە بەس وەک ڕێژەی دانیشتوان وەکو کەلتور وەکو کەڵچار بەو هەموو یەک نەگرتووی خۆیەوە هێزێکی زۆر گەورەیە دەبێت بەڕاستی لێی نێزیک بن هەتا ئێستا ئەمە نێزیکبوونێکی ڕاستنیە نێزیکبوونێکی تاکتیکیە لە بیریشمان بێ من پێشتریش ئەوەم گوتووە لێرەش بۆ جەنابت و بۆ ئەوانەی گوێ لە 24 دەگرن ئەمە دادەنێمە سەر ئەم مێزەیە
تا ساڵی 2028 هیچ ناکۆکیەک لەگەڵ تورکیا و پەکەکە ناهێتە قبولکردن چکە تا 28 ساڵی 2028 هەڵبژاردننی سەر کۆمار هەیە سەر کۆمەر ناتوانێت گەڕی سێم خۆی کاندید بکاتەوە ناتوانێت یاسای بڕگەی 101 مادەی 101 ڕێگای پێنادا لەوانەیە کەسێکی دیکە هەڵبژێرن لەوانەیە جەنابی ئەردۆغان خۆیشی بێ بۆ هەردووچی پێویستی بە کووردا نەک بۆ ئەوەی بەتەنێ لە پەرلەمان دەنگی لەسەر بدەن پێویستی بە کووردا بۆی بخەنەن ڕفراندۆمیش پێویستیان بە دەنگی کووردا بۆیە ئەم پرۆسەیە پێویستیەکی ستراکچەریە یعنی سێ ساڵێدی ئەف پرۆسە هەر دەوەردەوام بێ بۆ شێوەیە پرۆسەیەکی ستراکچەریە پەیوەندی بە ستراکچەری تورکیاوە پەیوەندی بە هاوکێشەی جیۆپۆلیتیکی ئیقلیمیوە هەیە لە جیۆپۆلیتیک گەورەتر پەیوەندی بە بابەتی سنووریشەوە هەیە پەیوەندی بەوە هەیە بزانن ئیسرائیل بۆ بە هەژمونبوونەکەی لە شوێ ڕادەوەستێ و چۆن هاوکاری کوردەکان دەکات لەبەرەوەی کورد هاوکاری دەرۆزی کرد بەجلی عارەبیەوە و کۆمەڵێک شت و ئاوانە و ئەو تاکتیکەی لە گەڕەکەکانی حەڵب لەو ماوەیە بەکار هاتن و ئەو مەسەلەن ئەو هێزەکانی شەرع بکەوتنە ئەو جۆرە لە فەشەلی تاکتیکی سەربازیەوە تورکیا بۆنێکی لێکرد کە هێزێک هەیە لە پشت هەسەدا بۆیە دەبێ بەڕاستی ئێمە بە سەبر تەماشای بکەین و بزانین ئەو بابەت و شۆوە تاکتیکیە کە زیانی نییە قازانجی لە زیان پترە بۆ شوێ ئەڕوات دەفمەل کوردە خۆل ساڵی گرتی دەخۆل مەهێژی گر هەروایە کۆدەچلێ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا ڤاکولۆری سیاسیین گەلمەدا بوون گەلک سوپاس بۆ سپاس بۆ بەڕێزی هەرمشی